زەنگی قەیرانی گەورەتر بۆ هەرێم لێ دەدرێت. ئایا خەڵکی کوردستان لە ئەژدیها خوێن مژەکانی کۆمپانیاکان ڕزگار دەکرێت؟ لە هەرێمی کوردستان دەست بەسەر داگرتنی خزمەتگوزاریە گشتیەکان لەلایەن کۆمپانیای بەرپرسە باڵاکانەوە بژێوی و گوزەرانی هاوڵاتیانی خستۆتە ژێر هەڕەشەیەکی جددی و قورسەوە. ڕۆژ لە دوای ڕۆژ تێچووی ژیانی ڕۆژانە گرانتر دەبێت و لە بەرامبەردا ئاست و کوالێتی خزمەتگوزاریە سەرەتاییەکان کەمتر دەبێتەوە. ئەم پەیوەندیە ناڕاستەوخۆیە وای کردووە کە هاوڵاتیانی کوردستان لە ژێر گوشاری دارایی و پاوانخوازی بێبەزەیانەی کۆمپانیاکاندا بپوکێنەوە بە جۆرێک کە هاوڵاتی وەک نێچیرێک لە بەردەم کۆکردنەوەی قازانجی بێسنووری ئەم کۆمپانیایانەدا سیر دەکرێت. لەبارەی ئەم ڕەوشە ئاڵۆزەوە نووسەر و ڕووناکبیر مەسعود عەبدولخالق هۆشداریەکی زۆرتون لەسەر داهاتووی هەرێمی کوردستان دەدات. ناوبراو ئاماژە بەوە دەکات کە هەموو ئاماژە مەیدانیەکان بەرەو ئەوە دەچن کە لە ساڵی 2027دا ڕەوشی ژیانی خەڵک زۆر خراپتر و سەختتر بێت لەوەی ئێستا هەیە. بە بڕوای ئەو هۆکاری سەرەکی ئەم دارمانە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کۆمپانیاکان براونەتە سەرووی دامەزراوەکانی حکوومەتەوە. بەمەش حکوومەت لە دەسەڵاتێکی بەڕێوەبەر و خزمەتگوزارەوە کراوەتە ئامراز و خزمەتکارێک بۆ ڕاکێشانی پارەی هاوڵاتیان بۆ ناو باخەڵی کۆمپانیا و بەرپرسەکان. مامۆستا مەسعود جەخت لەوەش دەکاتەوە کە ئەو قەیرانە قورسانەی ئێستا هاوڵاتیان پێوەی دەناڵێنن لە بەراورد لەگەڵ ئەو ئاڵۆزی و قەیرانە گەورانەی بۆ داهاتوو چاوەڕوان دەکرێن زۆر بچووک و سەرەتایین. پرسیاری جددی لێرەدا ئەوەیە ئایا ڕێگە چارەیەک بۆ ڕزگارکردنی خەڵک لە دەستی ئەم کۆمپانیا هەڵپەرستە دەدۆزرێتەوە یان هەرێم بەرەو دارمانی تەواوەتی هەنگاو دەنێت؟